بەڵێ لەسەر بارینی باران لە وەرزی بەهاردا بۆ کشت و کاڵ و ئاژەڵداران چ کاریگەرێکی دەبێت؟ بەڕێز حوسێن حەمەکەریم شارەزای بواری کشت و کاڵ ڕاستەوخۆ لە سلێمانۆ لەگەڵمان دەبێ و وەڵامی هەندێک لە پرسیارەکانمان دەداتەوە. بەڕێز حوسێن شەوتان باش، گەلێک سوپاس کە بۆی ئامادەن لەگەڵمان. پێم خۆشە لەو پرسیارەوە دەست پێ بکەم، ئەم شەپۆلە بارانەی کە هاتووە لە وەرزی بەهارەدا کە 2 ساڵە ئەمە زۆر کەم بینرا لە هەرێمی کوردستان، ئایا ئەمە ڕەحمەت و نیعمەتە یا زەحمەتە بۆ کشت و کاڵ؟ بەڵێ زۆر سپاس، سڵاو ڕێز بۆ بەڕێستان و سەرجەم بینەران بە تایبەتی جوتیارانی خۆشەویست. بێگومان ئەم بارانە بەڕاستی ڕەحمەتێکی خوای گەورەیە، بە تایبەتی لەگەڵەوەی لە پاش 2 ساڵ لە وشکە ساڵی، سپاس بۆخوا کە نەبوو بە 3 ساڵ، لەبەرەوەی کاریگەریەکانی وشکە ساڵی کاتێک زیاترێ بێ کە چەند ساڵێک لەسەر یەک وشکە ساڵی بەردەوام بێ. لەبەرەوە سپاس بۆخوا کە ئەم ساڵ کۆتایی بەو وشکە ساڵی هات کە ڕادەیەکی باش باران لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان باری، هەرچەندە جیاوازی هەیە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر، لە پارێزگایەکەوە بۆ پارێزگایەکی تر، بەڵام بە شێوەیەکی گشتی ترسی وشکە ساڵی لە هەرێمی کوردستان ڕەواندەوە. واتە ئێستا توانین بڵێن ئیدی وشکە ساڵی کۆتایی هاتووە هێشتا زووە وا بڵێن؟ بەڕێز حوسێن ئەتوانین بڵێن مەترسیەکانی وشکە ساڵی کۆتایی هاتووە، بەڵام بێگومان ئەگەر ئیشەڵڵا لە مانگی چواریشە چەند بارانێک ببارێ، بێگومان زیاتر کاریگەری ئەبێ لەسەر بەرهەمی بەتایبەتی دانەوێڵە. لەبەرەوەی بۆ زانیاری بەڕێستان هەموو لایەک ئێمە تقریبا 6,700,000 دۆنم زەوی کشت و کاڵی لە هەرێمی کوردستانە هەیە کە لە 80% ئەو ڕووبەرە دێمە، واتەم ئیعتیمادی لەسەر بارانبارینە. بۆیە کاتێک کە باران نابەرێ، واتە لە 80% زەویەکانی ئێمە دەکەونە مەترسیەوە بۆی کە بەرهەمی نەبێ. بەڵام سوپاس بۆخوا ئەم ساڵ بەهۆی ئەو بڕە بارانەی کە باریوە، ئەتوانم بڵێم لە 80% ئەو ڕووبەرەش چۆنەڵەی مسۆگەر بووە کە بەرهەمێکی باشی هەبێ. وەکو بەڕێزانە ئەمەژەیان پێدا لەگەڵەوەی بڕێکی باش باران باریوە، بەڵام شێوەی دابشکردنی بارینەکە زۆر زۆر باش بوو، هەرچەنە لە سەرەتای وەرزی دانەوێڵە تا ڕادەیەک دواکەوت، بەڵام زۆری نەخایاند. بۆیە شێوەی دابشکردنی بارانەکە زۆر بە گونجاوی کاریگەریی وای دروست نەکرد، بەڵام پاش ئەوەی کە باران باری، وەکو باسم کرد، دابشکردنی باران بارینەکە بە پێی خواستی زەوی کشت و کاڵی و بە پێی بەرهەمی دانەوێڵە بۆ هەتا ئێستا. مەبەستت چییە کاک حوسێن کاڵی دابشکردنی باران بارینەکە؟ مەبەستت کاتە جیاوازەکانە یان ناوچە جیاوازەکان؟ بەڵێ خۆی وشکە ساڵی وەرزی جۆرێکە لە وشکە ساڵی، یعنی زۆر جار لە ساڵێکە باران ئەگەر بە تێکڕا وەری بگری بڕێکی بارانی باش باریوە، بەڵام بە شێوەی دابشکردنی بە پێی کاتەکان نەگونجاو بووە. بۆ نمونە یا لە سەرەتای وەرزەکە بارانی باش باریوە یا لە دواییە، بەڵام سواز بۆخوا ئەم بارانبارینی ئەمساڵ بە پێی کاتەکان دابش بووە، بە پێی خواستی کشت و کاڵ و بەتایبەتی بەرهەمی دانەوێڵە بووە. واتە لە هەموو قۆناغەکانی پێداویستی بڵین کە زەوی کشت و کاڵی پێویستی بە ئاو بووە، باران باریوە. باشە، تا ئێستا باسی سوودەکانیمان کرد، ئەی ئەم بارانە هیچ زیانێکی بە بەروبوومی کشت و کاڵی نەگەیاندووە؟ ئایا هەموو بەروبوومە کشت و کاڵیەکان لە مۆرزەدا پێویستیان بەو بارانە زۆرە هەیە؟ بێگومان ئێشتا ئێمە بڵێن وەکو کاتەکە وەکو وەرزەکە توانین بڵێن زۆر باشە گونجاوە زووە بۆی کە زەرەری هەبێ. بێگومان ئەم بارانە ئەگەر لە مانگی 5 بێ بە تایبەتی بۆ مەنتیقەی گەرمیان و ئەو ناوچانەی کە زەویەکانیان نیمچە مسۆگەر یان نامسۆگەرە، بێگومان کاریگەری سلبی ئەبێ لەسەر بڵێن دەغڵودان. بەڵام هەتا ئێستا وەکو باسم کرد کاتەکەی زۆر زۆر باشە، هیچ زەرەر و زیانێکی نەبووە. بەڵام بێگومان دایمە بارانێک ئەگەر بە شێوەی نمە باران بێ لەسەر خۆ بێ، کاریگەری باشترە وەک لەوەی کە بارانی بەخوڕ بێ. بێگومان
مەسەلەن ئەبێتە هۆی تا ڕادەیەک ڕاماڵین و داماڵین، بەڵام بە شێوەیەکی باش سوودەکانی زۆر زیاترە لەوەی کە ئێمە حسێن ئەی بەفر چ کاریگەریەکی دەبێت؟ بەفر چ کاریگەریەکی دەبێت؟ بەڵێ بێگومان بەفریش بۆ خۆی کاریگەریکی زۆری هەیە لەسەرەوەی بەتایبەتی ئەو بەفرە کە بە شێوەیەکی هێواش دەتوێتەوە دەچێتە ناخی زەوی. یعنی ئێمە گەر باسی دەغڵودان نەکەین، باسی بەرهەمەکانی ترکەین، بە تایبەتی بەرهەمی میوە. طبعاً هەر بەرهەمێکی میوە ساڵانە پێویستی بە سەعاتی ساردی هەیە کە بە عەرەبی پێوترێ سەعاتی برودە. هەتا ئەو بەپێی بۆ نمونە سێو لە ساڵێکا تەبەن بەپێی جۆرەکانی پێویستی بە نزیکەی 1000 سەعاتی برودە هەیە، واتە کەمتر لە حەوپلەی سەدی بۆ خوارەوە. بێگومان بەفربارینی شۆک و باسم کرد هەم لە ڕووی زیادبوونی ئاوی ژێرزەوی، هەم لە ڕووی پێکهاتەی خاکەکە، هەم لە ڕووی دابینکردنی ئەو سەعاتی ساردیە بۆ بەرهەمەکان کاریگەری ئیجابی هەیە کە بە شێوەیەکی هێواش دەتوێتەوە و لە کاتی گونجاوە دەچێتە ناخی زەوی و یاخود دەچێتە جۆگەلەکان و دەڕژێتە بەنداوەکانەوە، بە تایبەتی بەنداوی دووکان و دەربەندیخان. بەڕێز حوسێن حەمەکەریم شارەزای بواری کشتوکاڵ، گەلێک سوپاس بۆی لە گەڵمان بوویت و زانیاری داینێ. سوپاس.